لەگەڵ ئێمە شێوە سەرکەوتی بکە زۆر باشە وەڵڵا بەتاکید یانی منیش هەر دەستخۆشیێکی زۆر گەرمت لێکەم و دەستخۆشیش بۆ برا بەڕێزانەش و کە خالیدیش قسەی زۆر ڕێکوپێک و چاچی کڕخوا خێری بنووسێ هەروەها ئەو بەڕێزانەی تریش من بەڕاستی هەروەکو بەردەوام بوون لەسەر ئەو نامانەی کە هەندێکی هاتووە هەندێکی ترکە مشکلە لەوەیە مەزڵومیەتی ئەم برا مسلمانانەی ئێمە ئەم خەڵکە بەگشتی چونکە ئێمە هەروەکەوەی کا خالید ئاماژەی پێکرد ئەگەر بزانن تۆ بەس دیفاع لە کابرای ئیسلامیەکەی ڕەنگە زۆر بەدەنگەوە نێن بەڵام ئێمە دائیما کوڕەوتێکی فکری ئەگەر جائزێ بڵین لیبراڵ بایەخ بە نەوعیەتی ئەو شتە بدەین بۆ نمونە ئەم شەو ئەهەمیەتی ئەم شەو ئەوەیە کە ئێمە دژی ئەشکەنجە بین ئیتر ئەشکەنجە پەیوەندی نەبێ بەسەر ئیدارە یان فکری کابرای ئیداریەوە ئەشکەنجەدانەکە مقتدا سەدر بیدا لە عەمارە یان نووری المالکی لە بەغدا بەڕەسمی بیدا یا بە ئەمری مەسعود بەرزانی بکرێ بەجێڵە تاڵەبانی لایەکێتی یان ئیسلامیەک بیکە یان کۆمونیستێک چەپیەک بیکە ئێمە حەقمان بەسەر ئەوە نەبێت کابرای ئیداری چێیە و هەروها چه فکرێکیشی هەیە ئێمە علاقەمان نەبێت بەسەر خودی ئەشکەنجەکەەوە باس لەمە بکەین ئەو کەسەی کە ئەشکەنجە ئەدا منحەریفە جەلادە پێویستە بدرێ بە دادگا ناوی کەشف بکەین فەزحیکەین بینووسین بیدین بە دادگای ئەم وڵاتانە نەهێڵین برایانی بەڕێزم بەخوا قەسەم زۆر بە جددیمە واللهی ئێمە بەس ئەوەندەی کە زانیم هەر سەرکوتی کوبەوتیان هاتۆتە ئێرە ئۆسلۆ بەڵام ئەمە چۆن قەدەری خوای گەورەوە سازاندی بۆمان ئەو شەوەی کە ئەو سەفەری کردبوو خەبەرەکە بەبێ ئەوەی هیچ کەسە بزانێت چه ئرتیباتێکمان پێکەوە هەیە خەبەرەکە گەیشتبوو بە خزمێکی من خزمەکەی من و ئەو کەسێک خەبەرەکەی پێگەیاند بوو ئەو کەسێک خەبەرەکەی پێگەیاند بوو هیچ نەیزانیم کە ئرتیباتی ئەو خزمە لەگەڵ من هەیە پێی وتبووی سەرکەوت لە ئۆسلۆیە ئەویش یەکسەر تەلەفۆنی بۆ من کردوتی سەرکەوت لە ئۆسلۆیە دوایی من چەند برایەکی ترم ڕاست پار کە بزانن ئاخۆم تابعی کەم چۆن بیدۆزینەوە لەکوێ بەس تەرکیب لە خەبەرەکە بکەین بۆی لە دادگا شکاتێکی لەسەر تەسجیل بکەین چونکە من خەبەری ئەوانم پێگەیشتە بوو هیچ چەند برایەکە کە لە ژێر دەستی جەلادانی ئەوانە هاتبوونە دەرەوە زۆرم تەشجیعکردن بەس یەک جار بە کوردیش بە قسە لەگەڵ محامێکە بکەن لێرە شێمە پەیوەندیمان کرد لێرە بە محامێکەوە گوتی ئەوانەی کە ئازاد دەبن بەس جورئەتیان ببێ قسە بکەن بەس بتوانن داوایەک لێرە تەسجیلکەن ئێمە ئیتر متابعەیەکەینەوە کوشتی قانونی بەڵام هەرچەندی تەشجیعیم کرد نەیتوانی ئەو برا بەڕێزە زۆر پێم وتم کاکی خۆم تۆ وەرە دەرەوە قسە بکەم فەقەت لە کاتە وڵاتیەکانی هەموو کرد دوگەڕای بەس هەر نەیتوانی جورئەتی ئەوەی نەبوو بڵێ دیکەم بۆ محامەکە وتی چونکە محامی ئیش بە عەلەمیەکە دوای من ئەگیرێمەوە بەڕاستی ئەچەوتێمەوە لەسەری جارێکی بە هەر حاڵ بەس ئەوەندێک کێزانیمان ئەو تاغوتە سەرکەوتی کوبە لێرەیە برایەک بەس ئەوەندە لە لاتەنیشتەوە زانی بووی تو سەر و سیما و کۆمەلانە حیکەهی ئەوە ئێوارە بە منێکیان بەیانی قەدەری خواوا بوو من لە دادگا بووم نیوەڕۆ لە دادگا کە قسەکەم کردوتمەوە سەرکەوتی کوبەش لێرە ئێستا بیان بوو بە هەمهەمەیەک لە ناو قاعەکەیە لە ناو خۆیانە نەروێژیەکان و ئەو تەرەفێکە بیش لەژان تێ جابرایانی بەڕێزم دیارە دەنگەکە دەمەڵە بە هەر حاڵ بەڵە دەستان خۆش بێت باسەکەم لەسەر ئەوەیە ئێمە هیچ شتێ بەکەم نەگرین یعنی ماشەڵڵا هەموو ناوی کە ئێستا لە لای کار خانەقینی بوو ئەو اقتراحی کات خالید کردی ئەوەی کە خالیدیش زانام متابعەی زۆر وردەکارانەی کرد و زۆر ئیشێکی مهمیش بوو زەلامێک فڕێنرا بوو لای ئەو تاغوتانەی خوارێ فرێنرا بوو کە خالی زۆر بە عادیانە لەگەڵ ئەوەی کە ئەڵە پەیوەندیم لەگەڵی هەبوو هی حقوقی ئینسان مەلامح و صفاتی فڕێنراوەکەی گەیاند و تەسەوری لەسەر چ جادەیە فڕێنراوە لەکوێ چۆنە ئەوانە ئەوانیش بە بێدەنگ بۆ خۆی متابعەیان کردبوو لەناو زیندانەکە دۆزیانەوە بەو صفەت و مەلامحە لەبەرەوە هەندێک شت هەیە ئێمە ئەگەر بە کۆمەڵ بتوانین کارەکان ئەنجام بدەین وەکو دارەمەی تێوایە دارەمەی بەتەنیا یەک کەس ناتوانێت هەڵیگرێت تۆ بڕێ هەم قەبر هەڵکەنی و کفن و دفن و هەموو شتێک مەیتەکەش بشاریتەوە بەڵام ئێمە گەر توانیمان بە هەمومان هەرێکە دەست دەینە کارەکە لەلایەکەوە هەرێکە بە ئیتیجاهەکە بە بڕوا بۆ ئیتیجاهی خۆی زۆر ئیشە کرێن